تا ئێستا زانیتە کەمخوێنی چی دروستی دەکات؟ کەمخوێنی کاتێک دروست دەبێت کە ژمارەی خڕۆکە سوورەکانیان بڕی هیمۆگلۆبین لە خوێندا کەم دەبێتەوە. خڕۆکە سوورەکان و هیمۆگلۆبینی ناویان پێویستن بۆ هەڵگرتنی ئۆکسجین لە سیەکان و گواستنەوەیان بۆ خانەکانی لەش. ئەگەر ئەم ئۆکسجینە پاکەیان پێنەگا، ئەوە زۆر بە خێرایی زیانیان پێدەگا و دوور نییە لە ناو بچن. هۆکارە سەرەکیەکان کەمخوێنی بریتین لە کەمی ئاسن، کەمی ڤیتامین B12، نەخۆشیە بۆ ماوەکانی وەک سالاسیمیا، نەخۆشی پاقلە، نەخۆشی خڕۆکەی داسی، خوێنبەربوونی گەدە، زۆری خوێنی سووری مانگانە، نەخۆشیە درێژخایەنەکان، شێرپەنجەکان، سستی گورچیلە، ڕۆماتیزمە، شەکرە، هەوکردنی درێژخایەن، نەخۆشی گەنم، شێرپەنجەی خوێن و شێرپەنجەی لیمفاوی لە کارکەوتنی مۆخی ئەسقان و کاریگەری لاوەچی هەندێک دەرمان. هەرچەندە نیشانەکانی کەمخوێنی بەپێی جۆری کەمخوێنیەکە دەگۆڕێ، بەڵام بە شێوەیەکی گشتی هەندێک ناڕەحەتی هاوبەشی هەیە. کەسەکە لەوانەیە تووشی دڵەکوتێ و ئازاری سنگ و بێهێزی و زۆر هیلاک بوون ببێ. نەخۆشەکە لەوانەیە سەری بێشێ و سەری گێژ بخوات، بەتایبەت ئەگەر لە پڕهەستێ. تەنگە نەفەسیش یەکێکی ترە لە ناڕەحەتیەکان. بۆ دەستنیشانکردنی کەمخوێنی پێویستە پسپۆر پشکنین بۆ نەخۆشەکە بکات کە تێبینی سپیەڵگەڕانی پێست و دابەزینی فشاری خوێن و خێرا لێدانی دڵ دەکات، لەگەڵ هەندێک نیشانەی تر کە تایبەتن بە هەندێک جۆری کەمخوێنی. بۆ چارەسەرکردنی کەمخوێنی پێویستە و خواردنانە زۆر بخورێ کە مادەی ئاسن و ڤیتامین D12 لە خوێندا زیاد دەکەن، وەک جگەری حەیوان، گۆشتی سوور، مریشک، ماسی، هێلکەی کوڵاو، کەرەوز و سپێناخ، قارچک و زەیتون، پەتاتەی کوڵاو، خورما، پاقلەمەنیەکانی وەک نیسک و فاسۆلیا و نۆک، چەرەزات، ناوکە کوولەکە، فستق، گازە و گوێز، و میوەکانی وەک قەیسی و هەنجیر و مێوژ و شووتی.